2 متر و 36 سانتیمە، منی 170 متر و 70 سانتیمم. بەیانی ئەمڕۆ لە شەقامی مەولەوی بازاری سلێمانی پیاوێکی باڵا بەرز دەنگۆیەکی زۆری بەدوای خۆی داهێنا و هاوڵاتیان لە هەموو لایەکەوە وێنیان لەگەڵدا دەگەن کە بە باڵا بەرزترین پیاوی عێراق ناویانە بەرد. وەکو تۆڕی 1964 لە ئێسادا ئەو پیاوەمان دۆزیوەتەوە کە خەڵکی بەغدادا وەک دەبینن لە دواوە ئەو لێرەیە ماشەڵڵا باڵای بەرزە. سەلام عەلەیکوم. چۆنە هاتی بۆ سلێمانی؟ کەشوهەوای سلێمانیت پێ چۆنە؟ سلێمانی شارێکی جوان و دڵگیرە. زۆر چێژم لەوە بینی هاتووم بۆ ئێرە. زۆر سپاس بۆ ئێوەش کە هاتن قسەتان لەگەڵم کرد. زۆر باشە. بەرزی باڵات چەندە؟ 2 متر و 36 سانتیمەترە. ئەی تەمەنت چەندە؟ 35 ساڵم. هەڵس و کەوتی خەڵک لەگەڵت هەم لە بەغدا و هەمیش لێرە کە هاتی بۆ سلێمانی چۆنە هەڵس و کەوتی خەڵکەکە؟ بەڕاستی زۆر میهرەبان و خۆشیان دەوێم. بەڕێزەوە مامەلەم لەگەڵ دەکەن کاتێکیش دەیانەوێت وێنەم لەگەڵ بگرن بەڕێزەوە ڕوخسەتم لێ دەخوازن و وێنە دەگرن منیش زۆرم خۆش دەوێن. خەڵکم زۆر لێرە بینی لە شەقامی مەولەوی وێنیان لەگەڵ دەگرتیت. ئەمەت بەلاوە چۆن بوو؟ من لە دڵەوە بەمە دڵخۆش بووم. هەم شارەکە زۆر دڵگیرە و هەم خەڵکەکەشی زۆر ڕێکوپێکن. زۆر باشە. بیرت لەوە نەکردوتەوە ناوت لە کتێبی جنسی پێوانەیی تۆمار بکەیت؟ ئەگەر خوا حەز بکات ئەوەش دەکەم. ماشەڵڵا باڵاکەت زۆر بەرزام. ئەی پێڵاو ژمارە چەند لە پێڵاو لەبەر ئەەکەیت؟ 59 بۆ 60. ئەی جلوبەرگت چۆن دەست دەکەوێت؟ وەڵاهی هەمووی دەدورم ئەگەر نادەستم ناکەوێت. من بەرزی باڵام مەترێک و 70 سانتیمەترە. حەزەکەم لە تەنیشتەوە بوەستم. ئاساییە؟ فەرموو شەڕەفمەند دەبم. ژیانی هاوسەرگیریت پێکهێناوە؟ ناسوپاس بۆخوا پێکم نەهێناوە. ئیشاڵڵا بەنیازی حەج و عومرەم بیکەم. هیچ کاتێکیش بیرم لە هاوسەرگیری ناکەمەوە چونکە نەساغم و نامەوێت کەس بەخۆمەوە گیرۆ دەبکەم. زۆر باشە. ئەی بەگشتی باری تەندروستی چۆنە؟ وەڵا بەردەوام چارەسەر وەردەگرم و دەرمان دەخۆم. سوپاس بۆخوا بەڕێی دەکەین. دەتوانیت زۆر بە پێ بڕۆیت؟ ناوەڵا نەک هەر بە پێ ڕۆشتن بگرە کە بە پێوەش دەوەستم ماندوو دەبم. تا ئێستا کەست لە عێراق بینیوە باڵای بەقەت باڵای تۆ بەرز بێ؟ وەڵا لە یوتیوب و تیکتۆک هەندێک کەسم بەرچاو کەوتووە بەڵام تا ئێستا ڕوبەڕوو کەسم نەبینیوە باڵای ئەوەندە بەرز بێت. بۆیە پێم وایە ئێستا باڵا بەرزترین کەسم لە هەموو عێراقدا. چ خواردنێکی سلەیمانیت خواردووە؟ ئەی پێم بڵێ چیت بەدڵ بووە؟ ئەمڕۆ لێرە ماسیمان خوارد. پێش ئەویش کەبابم خواردووە. ئەمە یەکەم جارە هاتوویتە سلێمانی؟ بەڵێ یەکەم جارمە و خوا یار بێت دووبارەی دەکەمەوە. ئەی نیازەی ئەوەت نییە کە سەردانی هەولێر و یاخود دهۆکیش بکەیت؟ خوا حەز بکات سەردانی ئەوێش دەکەم. من ئەوەنە دەستم بە بەرزی ڕاگرتۆ قۆڵ مێشێ لەبەری ماشەڵڵا باڵای زۆر بەرزە. 2 متر و 36 صح؟ 2 متر و 36 سانتیمە، منی 170 متر و 70 سانتیمم. تۆت لە تەنیشتەوە وەستاوم و ئەمە بە یەکێک لە باڵا بەرزترین پیاوەکانی عێراق دادەنرێت کە لە باڵا بەرزیە کە بەیانی ئەمڕۆ سەردانی بازاری کردووە لە شەقامی مەولەوی. خەڵکی زۆر لە دەوری کۆبووەتەوە کە گرتە ڤیدیۆیەکیش لە تۆڕی 1964 بڵاو کراوەتەوە کە دەبینرێت خەڵکی زۆر لە دەوری کۆبوونەتەوە. بەڵام ئێستا من لە تەنیشت باڵا بەرزترین پیاوی عێراقەوەم کە 2 متر و 36 سانتیم باڵایەتی وەک باسیشی دەکات بەپێی ئەوەی کە هەیە ئەم نەخۆشی هەیە باڵای گومان دەکرێت زیاتر بەرز ببێت.